لێرەکانی هەفتەی حوتەمی خولیناوی تازە پێگەیشتوانی کوردستان و لە کۆمەڵەی هەولێر و دۆک لە شاری هەولێر دو یاری گرنگ و چارە نووساز ئەنجامدران. لەسەر یاریگەی خۆی تازە پێگەیشتوانی بروسک میوانداری دهۆچی کرد بەهۆی ئەوەی هەولێری خاوەن پلەی دووەم پشوو بوو، هەردوویانە هەوڵی سەرکەوتنیان دەدا تاوەکو بەم خانەیە بگەن. تازە پێگەیشتوانی بروسک باشتر دەرکەوتن و لە خولەکی 37 محەممەد مەجید گۆڵی یەکەمی بروسچی تۆمار کرد لە ئەسیستێکی جوانی زیاد ئیسماعیل. لانیوەی دووەم بروسک هەرزوو فشارەکانی بۆ گۆڵی دووەم دەست پێ کرد، دوو دەرفەتی یەکجار ئاسانیشی لەدەستدا. لە خولەکی نەوهەد لە هەڵەیەکی گۆڵپارێزی تاسە پێگەشتوانی بروسک دهۆک ئەنجامەکەی لە ڕێگای محەممەد یوسف یەکسان کردەوە. یاریەکەش بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەر لە یەکیان بە کۆتا هات، هەردوویانە بوونە خاوەنی 9 خاڵ بە پلەی دووەم نەگەیشتن کە هەولێری لێیە با کۆکردنەوەی دەخاڵ. ڕاستی ئەڤرکە یاریۆم هەم شەوتەیەکی ڕاستی بۆش نەبی، شەوتەیەکی گەلێک خەڵەتی پیچێک خەڵەتی هەبین لاعبۆدە و تشتۆم ئیساوە هەبین بە شەوتەی دوێ الحەمدلله باش بین ما تعادل ئینۆ و ئەوە دوێز باسام تەمرین دەکەین و خۆماندی دەکەین بۆ ئەڤ یاری و مە دو یاریدمان ئینشاءڵڵا هەردوو یاری بێن سەرکەوتو دەین. سەرەتا زۆر سپاس بۆ خودای گەورە و یاریێکی باشمان کردو و هەلی ئاسانمان چوان و دەرفەتی زۆر ئاسانمان چوان، دەستخۆشی لە هێرزانەکان دەکەین. دەقا ئاخیرەکان گۆلی تەعادولمان خواردووە و یاریە و گۆل دەدۆڕێ برنەوێ و تۆپانێ و دەستخۆشی لە هێرزانەکان دەکەم. ئەوەڵا سەرکەوتو ببین بە حکمیەوەیانی هەولێر دانیشتووە دەچوینە پلەی دووەم، بەڵام دیارەخوا مۆفەقی نەکردین. و لارێکی دیکە برایەتی پێشەنگی کۆمەڵەکە میوانداری هەندرێنی هاوشاری کرد. برایەتی بێڕەحمانە زوو سەردانی گۆڵی هەندرێنی کرد و لە خولەکی 5 هەورە و ئیسماعیل گۆڵێکی تۆمار کرد. لە نیوەی دووەم جارێکی دیکە برایەتی باڵا دەست بوو، دەرفەتی زۆریشی لەدەستدا. لە خولەکی 83 محەممەد عەبدولجەبار گۆڵی دووەمیشی بۆ برایەتی زیاد کرد. یاریەکەش بە دوو گۆڵی بێوەڵام بە سوودی تازە پێگەیشتوانی برایەتی بە کۆتا هاتوو. برایەتی بووە یەکەم یانەیە ئەم کۆمەڵەیە گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین. الحەمدلله لە خودای بەزیاد بێ گەمەشی باشمان کرد و توانیمان سێ خاڵی گرنگ یاریەکە بەدەست بێن و ببینە یەکەم یانەکە بەسەرکەین بۆ مڕەبێ. پیرۆزباییانێ دەکەم گەمەکی خۆش بوو، هیوای سەرکەوتن لۆتی پەکەی خۆشم دەخوازم، ئەوەی لە تواناماندا بوو کردمان، بەڵام ئەوش دەگەڕێتەوە سەر خوای گەورە کە مۆفەقی نەکردینە. ئینشاءڵڵا ساڵانی داهات و خوای گەورە مۆفەقمان دەکەوە هەموو لایەکیش باجە بیتن ئینشاءڵڵا. بەم شێوەیە لەم کۆمەڵەیە دوو هەفتە ماوە یاریەکان کۆتایی پێبێت. دوای سەرکەوتنی برایەتیش بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین، یانەکانی دیکە هەوڵی دەستەبەرکردنی بلیتەکەی دیکەی ئەم قۆناغە دەدەن. جگە لە هەندرێن هەر حەودیانەکەی دیکە تاوەکو ئێستا هیوایان ماوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.